دۆخی کوردستان گوزەرانی خەڵک ڕۆژ بە ڕۆژ ئاڵۆزتر دەبێت. لایەنە سیاسیەکانیش تا ئێستا ئامادەی ئەوەیان نیشان نەداوە هەموو بەیەکەوە دابنیشن و کێشەکان چارەسەر بکەن. یەکێتی نیشتیمانی وەک هێزێکی کاریگەری ناوچەکە داوا دەکات پێش هەموو شتێک گوزەرانی خەڵکی کوردستان باش بکرێت و دۆخی هەرێم ئاسایی بکرێتەوە. ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی دەڵێت دەبێت حکوومەتی هەرێم موچەی خەڵک دابین بکات. ئێمە پێمان وایە حکوومەتی هەرێم حکوومەتێکە لەلایەن ئەو خەڵکەوە هەڵبژێردراوە، چۆنی پەیدای دەکە دەبێت پەیدای کە موچەی خەڵک تامین بکە، چونکە ئێمە قەرزاری ئەو خەڵکەین، ئەو خەڵکە پشتگیری لە حکوومەت و لە هەموو قۆناغەکان لەگەڵمان بووە. یەکێتی نیشتیمانی ئەگەرچی چەندین جار دەست پێش خەری کردووە بۆ ڕێخستنەوەی نێوماڵی کوردی، بەڵام بەهۆی ململانەی لایەنە سیاسیەکان هەوڵەکان بە ئامانج نەگەیشتون. سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان دەڵێت دەبێت دۆخی سیاسی کوردستان و ژیانی خەڵک ئاسایی بکرێتەوە. بۆلانانی کێشە و گرفتە سیاسیەکان کە ئێستا ململانەیەکی قوڵ هەیە لە نێوان لایەنە سیاسیەکاندا، یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان کە دەرونی خەڵکی زۆر ماندوو کردووە و لایەنی دووەم کە بریتیە لە قەیرانی دارایی دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان و بە هەماهەنگی لەگەڵ لایەنە سیاسیەکان بۆ ئەوەی کە هیچ کەسێک نەتوانێت مزایدە بە سەر یەکتریدا بکە، هەموو ئەو پرۆژانەی کە پەیوەستن بە چارەسەرکردنی قەیرانی دارایی وەربگیرێ و دراسە بکرێ. ئێستا لە کوردستان پارلەمان پەخراوە، دۆخی سیاسی کوردستان ئاڵۆزە و لایەنەکان دوورن لەیەک. ڕۆژانەش بەشێک لە مامۆستایان و فەرمانبەران بۆ موچەکانیان خۆپیشاندان دەکەن. بۆ چارەسەرکردنی ئەو دۆخەش هەم خەڵکو هەم لایەنە سیاسیەکانی کوردستان چاوەڕێی هەنگاوی ترن لێچێتی بۆ ئاساییکردنەوەی دۆخی هەرێمی کوردستان. یەکێتی نیشتیمانیش وەک هێزێکی کاریگەری ناوچەکە دەڵێت پێش هەموو شتێک دەبێت دۆخە سیاسیەکە ئاسایی بکەینەوە و گوزەرانی خەڵک باشتر بکەینەوە. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.